من زۆر خۆشحاڵم کە ئێوە بینەری بەنامەی بەخشەش چاکەکارن. سڵاوتان لێبێت. یەکێک وتویەتی کە تۆ هەرگیز لەوە زیاتر لە کەس خۆش نەبووی کە خوای گەورە لە تۆ خۆش بووە. ئەم چیرۆکە وەکو هەموو چیرۆکەکانی ئێمە بەخشندی دەوێت، لێبوردەیی دەوێت. بەرنامەکەمان لەسەر ئەو پرەنسیپە بەنیادراوە. هەموو وردەکاریەکانی ئەم چیرۆکە دەزین، بەڵام با پێشوازی لە دەست پێشخەریەکە بکەین. ئەیمن عەبدولمونعیم ئەحمەد. السلام عليكم. سڵاو ئەیمن، چۆنی جاڵ چۆنیت فەرموو. تۆ هاتوویت دەبینم کە بە تەواوەتی شکاویت و حەز دەکەی کە تۆ هەموو شتێک چاک ببێتەوە. بێگومان. ئەیمن کێشەی لەگەڵ ژنەکەی و خێزانەکەی هەیە. ئەیمن هاوسەرگیری لەگەڵ ژنێک کرد بە خۆشەویستی و هاوسەرگیریان کرد و منداڵیان بوو 3 منداڵ، یانی 2 کچ و کوڕێک. ئەیمن ببوورە ئەوە دەڵێم ئالۆدەی مادەی هۆشبەر بوو. ئەو شتەش بووە هۆی ماڵ وێرانکردن بۆی، چونکە ژنەکەی میراتی هەبوو، ئەویش کاری دەکرد، پارەی خۆی دانا، دواتر میراتی ژنەکەشی دانا، پاشان خشتڵەکانیشی هیچ ژنەکەی لەسەر دانا، لەسەر مادە هۆشبەرەکان. دواتر پاش ئەوەی بارودۆخەکە تەنگی پێ هەڵچنی، بێگومان ژنەکەشی رازی نەبوو، تۆڕە بوون، شەڕیان کرد، زویر بوون، کوڕەکەشی بە دوو ڕۆیشت، کچەکانی لای دایکیان بەجێهێشت. ئەو جیابوونەوەی نزیکەی 3 ساڵە لە نێوان ئەیمن و ژنەکەدا. ئەمڕۆ ئەیمن پێی خۆش بوو لە ڕێگای ئەم بەرنامەیەوە و لە ڕێگای ئێمەوە کە دووبارە پەیوەندیەکی باش بکاتەوە لەگەڵ ژنەکەی، پاشەوەی وازی لە ئالوودەبوون هێنا، یانی خۆی چارەسەر کردووە و 2 جار چۆتە نەخۆشخانەوە، دواتر هاتۆتە دەرەوە و سوپاس بۆ خوا چاک بۆتەوە. چاک بۆ تۆ نەماوە، وازت لێ هێناوە، وازم لە هەموو شتێ هێناوە. ئێستا خوای گەورە خۆی بڕیار دەدات، ئێمە چەند پێمان کرێت و یارمەتی دەدەین. ئێمە کردو بە هۆکار بۆ یەکتری، ئێمە کردو بە هۆکار بۆ یەکتری. ژنەکەت خۆش دەویست، ژنەکەت خات و سپاس بۆ خوا خۆشمەویست و هەموو شتێکم بۆ کرد. بەڵام ئەو ناجلا ئینشاءالله. بەڵام ئالوودەبوون و مادەی هۆشبەر منیوالێ. ئێوە ئێستا 3 ساڵە لە یەک دوورن. بەڵێ ئەوە 3 ساڵە. کچەکانە بینیوە؟ نا 3 ساڵە نەمبینیون. ئەو کوڕەکەی بینیوە؟ نەخێر 3 ساڵە لەگەڵ تۆیە، ئەو نەیبینیوە؟ نەخێر نەیبینیوە. باشە کە جیابوونەوە کێشە هەبوو، تووڕەبوون هەبوو، سوێربوون هەبوو. بەڵێ تووڕەبوون هەبوو. باشە بەهۆی مادەی هۆشبەرەوە؟ بەهۆی مادەی هۆشبەر. چونکە پارەی ئەوم بێت. هەوڵت داوە قسەی لەگەڵ بکەیت؟ نەخێر. هەوڵت نەداوە؟ هەوڵم نەیاوە. نەخێر. 3 ساڵە هەوڵت نەداوە؟ نەخێر هەوڵم نەیاوە. بەڵام من کاتێکە لە مادەی هۆشبەر ڕزگار بووم، ئەوە یەکەم ئیشمە. بەڵێ. بۆیە ئەو کاتێککە هاتمەوە سەرخۆم و بەهۆش خۆم هاتمەوە، ویستم بگەڕێمەوە بۆ لای ماڵم ناڵەکەم. لێم تێگەی؟ کوڕەکەشم لەگەڵم بوو. بەڵێ. 3 ساڵە لەگەڵمە. ئێستا ئیشەکەیت؟ بەڵێ من دوکانی شیرینیم هەبوو. سپاس بۆ خوا داخرابوو کردمەوە و هەموو شتێ زۆر باشە. سپاس بۆ خوا. کارێ باشە؟ سپاس بۆ خوا. بەزایشەوە سپاس بۆ خوا. سپاس بۆ خوا. سپاس بۆ خوا. بەڵام لەو 3 ساڵەدا بیری کچەکان ناکرد؟ بیرمەکردن بێگومان. کچە گەورەکە و ناوی چییە؟ ڕەحمە و سعدیە. سعدیە ئەوەی دووەمە؟ بەڵێ. تەمەنی چەندە؟ یەکێکیان 14 ساڵەوە، ئەوی تریشان 3 ساڵە. گەورەیە. بووکە. بڵێ بووکە. کاکە گیان ئیشەڵا خێرە بێت. ئیشەڵا ئەو خێزانە گەڕێنینەوە، ئەم باوکەشە گەڕێتەوە سەر خێزانەکەی و سەرسەری بە پشتیوانی خوا و تۆ بەڕێز. دایکەکەش کوڕەکە بینێت، چونکە ینی من داوەتم ناردووە بۆ خاتوو نەجلا بێکەوە دەیبینین چۆن پێشوازی لە داواکە کردووە. خاتون نەجلای؟ بەڵێ. بەڕێز 3 مناڵت هەیە وانە؟ ڕاستە. باشە من ئەسما سعیدم لە بەرنامەی بەڕێز جۆر قەرداحیەوە هاتون داوای بگەین بە بەڕێز بۆ ئامادە بیت. بەخێر بێ بەرنامەکەی کە ناوی بەخشە چاکەکارە؟ بەڵێ ڕاستە بەڕێزم. بەڵێ لە ڕاستیە من سەیریەکەم لە ڕەمەزانی پێشەوە بینەری بەرنامەکەم زۆریشم بەدڵە. باشە ئێمە داوامان هێناوە بۆی لەگەڵمان بیت. بەڵام من نە لە کەس تووڕەم و نە کەسیش تووڕەی کردووم. لە ڕاستیە من هیچ زانیاریم نییە، بەرپرسیارەتی من ئەوەیە کە داواکە بگەین. زۆر باشە گیانەکەم. داواکەت قبول کرد؟ بەڵێ قبوڵم کرد، گەورەیە بۆ من کە بەڕێز جۆرج بزیێنم. بەڕێز جۆرج خاتون نەجلا داواکەی قبول کرد ئینشاڵڵا دێست. خوافیز. خوات لەگەڵ.
ئەیمەن لە میسرەوە خۆی و ژنەکەی کێشەیان لە نێوانە و نزیکەی 3 ساڵە جیابوونەتەوە تەلاقی نەداوە. ئەو کوڕەکەی بردووە و ڕۆشتووە، ئەویش دوو کچەکەی بردووە و ڕۆشتووە. جیابوونەتەوە هۆکارەکەشی ئالوودەبوون بوو بە مادەی هۆشبەرەوە. ئەیمەن ئالوودەی مادەی هۆشبەر بوو، پارەی خۆی دانا، پارەی میراتی ژنەکەشی لەسەردانا، خشتڵەکانی ژنەکەشی فرۆشت بۆ ئەوەی مادەی هۆشبەری پێ بکڕێت. پاشان دواتر کە تووشی تنگانە بوو دەرگای بەڕوودا داخرا، شەڕ لە نێوان خۆی و ژنەکەی دروست بوو. جیابوونەوە ئەمڕۆ پاش 3 ساڵ هاتووە بۆ ستۆدوی بەخشەر چاکەکارە، هەوڵ دەدات ژنەکەی بگەڕێنێتەوە. بۆیە دەمانەوەی خاتو نەژلا ببینین، داواکەی قبول کرد، هات لە دەرەوەیە، دەمانەوەی بانگی بکەین و بێتە ژوورەوە بفەرمێت. سڵاو بەڕێز. سڵاو خاتو نەژلا. زۆر سپاس دەکەم. چۆنیت؟ فەرموو خاتو. خۆشحاڵم. یاخوا بەخێر بێت. سپاس چاوەکەم سەلامەت بیت کە داواکەت وەرگرت. بیستم کە گوتت بەرنامەکەم بەڵێ بێگومان، بەڵێ بێگومان بەدڵمە. بەڵێ زۆر باشە. ئەرە وەڵاتە من درێژ. حەزت کردووە بەشدار بیت تایدا؟ ئەرە وەڵا ئاواتە خواست بووم. یعنی من بۆی ئاوەتی ئەوم خواستە کە تۆ خوا بوو پارێزێ. بەڵێ بێگومان دەکەم خاتو نەژلا. باشە ئەی کچەکان چۆنن؟ زۆر سپاس بخوا. ڕەحمە و سعدیە چۆنن؟ سپاس بخوا. ماشەڵا گەورە بوون؟ بەڵێ بێگومان سپاس. ڕەحمە 14 ساڵە؟ ڕێک وایە. ڕێک؟ بەڵێ بێگومان. ئەی ژیانە چۆنە پێم بڵێ؟ سپاس بخوا ژێ هەموو شتێک باشە؟ زۆر باشم. دوو کچم هەیە سعدیە و ڕەحمە. ئیتر زۆر مرتاحم. دەزانم کەرە مێردەکە و جیابوویتەوە و نزیکەی چەند دەبێت؟ 3 ساڵ. بەڵێ ڕێگە بەو شێوەیە. باش دەژیت تۆ بارودۆخە باشە ینی ماندوونیت؟ بەڵێ سپاس بخوا. بێگومان ماندووم ئافرەتێکم بەتەنیان بەبێ. ڕاستە ئافرەت بەتەنیا کێشەی هەیە و پیا بەتەنیا بێ کێشەی هەیە و ئاو بەو شێوەیە بەتەنیابی تۆ زێ ناخۆش ژیان. ژنێک بەتەنیا بێ چۆنە؟ زۆر ناخۆشە تەنیابی. خانمەکەم تۆ بەرنامەکە دەزانیت کە من نێوەندێکی چاکەم، ینی هەوڵ دەدەم ڕێکەوتن دروست بکەم و من ینی پێیان برم، ینی داوایەک دەبم بۆ کەسێک بۆ ئەوەی بێت و کەسێکی تر حەز دەکات ببینێت، حەز دەکات قسەی لەگەڵ بکات. حەز دەکەی بزانی چییە؟ بەڵێ بێگومان بەڵام من لەبەر تۆ هاتوومە. تەواو ئەوە منت بینی و من تۆ دەبڵێ بە شتێکی خۆشتر تەواوی دەکەی. بەرحاڵ سێرکە بزانە کێ داواتی کردویت. ئەوە شێیە؟ نایناسیت؟ من هەر لە بیرم چۆتەوە. چۆن؟ نابیرم چۆتەوە. من لە بیرم چۆتەوە بە تەواتی لە ژیانی خۆم دەرم کردووە ڕاهاتوم لەسەرەوەی کە بەتەنیا بژیم. من ڕاهاتومنەوەی کە لەگەڵمانە بێت. نەجلا بە 3 ساڵ توانیت بە 3 ساڵ بیرە بچێتەوە؟ بەڵێ؟ یعنی کاتی ئەوەت هەبوو لەو 3 ساڵەدا لە بیری بکەیت؟ ببوورە بەڵێ لە بیرم کردووە. بڵێ دەزانم لەسەر و کاری کە کردوێتی دەزانم. لە ڕاستیدا ئەو بۆی گێڕامەوە ئەو زۆر پەشیمانە. ئەو هەڵەیەش دەزانێت کە دەرهەق بە تۆ بە منداڵەکانە کردوێتی و دەرهەق بە خۆشی و بەر لە هەموو کەسێک. یعنی ئەو هەڵەی بەرامبەر بە خودی خۆی کردو، بەرامبەر بە تەندروستی خۆی، بەرامبەر بە کارەکەی، بەرامبەر هەموو شتێک، بەرامبەر پارەکەی. بەڵام ئەمڕۆ ئەو دەڵێت گەڕاومەتەوە، دەڵێت وازم لە ئالەو دەبوون هێناوە، دوو جار کەوتۆتە نەخۆشخانەی کلینکیەوە، باش بووە دووبارە دوکانەکەی کردوێتەوە دوکانی شیرینی، بارودۆخیشی باشە، نامێکیشی بۆ ناردووی با بۆ بخوێنمەوە ئەگەر ڕێگە پێ بیت. فەرم دەی خانمەکەم دەڵێت چێ زەرفەکەش ناکرێتەوە دەیەوە کرایەوە. ئەوەش ناوێ نەجلا هاوسەرە بە نرخەکەم و دایکی منداڵەکانم. مرۆڤ تا شتێکی لە دەست نەچێت نرخی نازانێت، ئەوەش پەندە. مرۆڤ ئەو کاتە نرخی شت دەزانێت کە لە دەستی دەدات، کەسیش بە خۆڕایی فێر نابێت. تۆ لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵم ژیاویت، بەرگەت گرتم و زۆر یارمەتیت دام، بەڵام من چاوم تێبڕیت و ماندوم کردی بە خۆمەوە. من مێشکم ڕەت کردبەوە و بەردەمی خۆمم نەدەبینی، بەڵام دووریت بەهۆش خۆمی هێنامەوە، مێشکی بۆ گەڕاندمەوە. ئەوەم بۆ دەرکەوت کە من تەنها زیان بە خۆم ناگەێنم، بەڵام تۆ منداڵەکانی زیانتان پێدەگات، ئێوەش تاوانتان نییە. من زۆرم لە تەمەنی خۆم و ئێوەش بە فیڕۆدا، بەڵام ئێستا دەرفەتی ئەوەمان هەیە قەرەبووی ڕابردوو بکەینەوە. من و تۆ دەرفەتی ئەوەمان هەیە منداڵەکان بەخێو بکەین لە ناو خۆماندا هەردووکمان، وا لە هیچ شتێک بێ بەشیان
نەکەین. تۆ کچی خانەدانیت نەجلا. ئەگەر من هەڵم دەرحەق بە تۆ کردبێت، ئەوە من هاتووم لە بەردەم چاوی هەموو خەڵک پێت بڵێم داوای لێبوردن دەکەم بۆ ئەوەی کە کردم. پەشیمانم لەوەی کە لێت دوور کەوتومەتەوە و حەز دەکەم بمبەخشیت. بەخشەر چاکەکارە دایکی منداڵەکان. داوای لێبوردن لە چیەکە؟ داوای لێبوردن لە چی و لە چی و لە چی و لە چی و لە چیەکە؟ لەوە کە 3 ساڵە کوڕەکەمی لێ دوور خستومەتەوە؟ لەوەی کە مناڵەکەم ناچێتە قوتابخانە و داهاتووی فەوتانوە؟ داوای لێبوردن لەوە کە کەسێ ئافرەتی بەتەنیا بەجێشتووە هیچ ئابڕوو شەرەفێکی نەبوو کە لێ بترسێ لەوانە نییە؟ نەخێر لە قوتابخانە دەری کردو ناچێتەوە. بە قسەمان بۆ بکات بزانین بارودۆخی چۆنە. فەرموو ئەیمە نەجلاخان لێرەیە. ئافرەتێکی ڕێکوپێکە و ئەو ئافرەتێکی ڕەوش بەرزە و هێ منە. منیش لە سەرەتایە هەمووانم پێوتی بەڕ دەنگە بەس کەرە بۆ ئەوەی کە ئەوەی ئەتوێ پێ بڵێیت. پێم وتی کە هاتووم و پەشیمانم لەوەی کە لە منەوە ڕوویەوە. بەڵێ من ێسا هاتووم داوای لێبوردن بکەم و پێی بڵێم هاتووم قەرەبووی هەموو ئەو شتانە بۆ بکەمەوە. ئەو پارەی کە بردە ئەو پارەی کە من چاوەڕێی بووم چاوەڕێم کرد کاتی هاتیش تۆ بردو نەمزانی چۆن تەواو بوو چاوەڕێمە کرد و پارەی بەدەستم بگا بەڵام گەڕێنەوە هەموو ئەوەی کە تۆتەوێ بە زیادەوەش. تۆ خۆ شتێکە هەیە ێسا کارم هەیە و بارودۆخم خراپ نییە. داوای لێبوردنەکەم بۆی لە منەوە ڕوویا و پەشیمانیشم. پێی بڵێ پێی بڵێ ئەوەی دەوێت پێی بڵێ سەیری کەو پێی بڵێ. داوای لێبوردن لە چیەکە؟ داوای لێبوردن لە هەموو شتانەکەم کە ڕوویە. ئەوەی کە تۆ ناسیت و هەسەگیری لەگەڵکردن و کچەکانە بۆی فرەیە. خان مەکەمەوە زۆر درێژەی نەکێشا لەبەرەوە من گەڕامەوە بۆ لای. زۆر درێژەی نەکێشا. هەمومان هەڵاکەین. بابزانم هیچ شتێکی ترم نەبیبی. هەمومان هەڵاکەین. من هیچ شتێکی ترم نەبیبی. من تەواو هیچ شتێکم نەما خوازانێ ئەو 3 ساڵە من و کچەکانم چۆن ژیانمان بەسەر من نەزانم لەبەرەوە هاتووم قەرەبووی هەموو شتێک. تۆ بە شتێکی لەو جۆرە ڕازێبی؟ نا من دەبێت تۆ ببینم. من من بە تەنیا جێبهێڵە. ئێستا تۆ دەبێت ڕازی بیت. ئەگەر تۆ ڕازی بیدیان نا کەس ناتوانێ بۆ هیچ شتێک زۆر لێ بکات. لە ڕاستیە ئەوە ژیانی تۆیە. ئەوانەش باوەڕی خۆتن. ئایا ئەو پیاوە ئێستا هیچ مانایەکی هەیە بۆ تۆ؟ ئەگەر هێشتا مانایەکی هەیە لەلات سەبارەت بە منداڵەکان سەبارەت بە کچەکانت ئێستا ئەو دەڵێت چارەسەر بووە و لە ئالوودەبوون هاتوۆتە دەرەوە. باشە پاشان کابرا پەشیمانە بەشکاوی هاتووە و فرمێسکی لە چاودایە. هەستی کردووە هەستی با بۆ شایی کردو هەستی بۆ کردووە کە پێویستی بە تۆیە وەک ئەوەی لە نووسینەکە پێی گوتیت. بۆیە تەنها تۆ دەتوانی بڕیار بدەیت لە تۆ زیاتر کەس بڕیار نادات. تۆ بیری کوڕەکەی ناکەی حەز ناکەی ببینیت کوڕەکەی ناوی چییە؟ بەدەوی حەز ناکەی بەدەوی بێگومان. بەڵێ بێگومان بەڕێز جۆرج من تووشی شێرپەنجەی قۆڵۆم بووم. تۆ من دکتۆر گومانی ئەوەی هەیە کە شێرپەنجەی قۆڵۆنم هەبێ نازانم مناڵەکانم لە لای کێ بەجێ بێڵم. چاک بوویتەوە سەلامەتیە ئیشەڵا چاک دەبیتەوە. نازانم مناڵەکانم لە کوێ بەجێ بێڵم باوکی شیان نییە کە بتوانم پشتی پێ ببەستم. سەلامەتی ئیشەڵا و هەواڵە ڕاز نییە. بەخوای تر هەر چۆنێک بێ بەهۆی ئەو گەڕاوەتەوە ئەوە باوکیان گەڕاوەتەوە پەشیمانە و بەداخەوەیە بۆ ئەوەی کە ڕوویداوە و داوای بەخشینە لێ دەکات. دەڵێت چۆتەوە سەر کارەکەشی دووبارە دوکانی شیرینەکەی کردوێتەوە. بارودۆخەکەش زۆر باش دەڕوات لە پێشووتر باشترە. ئیتر نازانم تۆ دەبێ بزانیت بیر لە بابەتەکە بکەرەوە قسەی لەگەڵ بکە ئیمەن. سوپاس بۆ خوا دوکانەکەم کردوێت و دوکانەکە ئێستا ئیشەکاتەوە ئاڵدەبوونەکەشم لە کۆڵ بۆتەوە. هاتووم پەشیمانم لەوەی کە من کردومە. هاتووم قەرەبووی هەموو ئەو شتانە بۆ بکەمەوە کە لە منەوە ڕوویەوە. هاتووم کوڕەکەشم لەگەڵ خۆم هێناوە بوو. بەڵێ بەدەویشم لەگەڵ خۆم هێناوە تا بیبینیت. بەدەویت لەگەڵە؟ بەڵێ. هێناوتە ناو ستۆدیۆ لەگەڵ خۆت؟ هێناومە لەگەڵ خۆم بۆ لای دایکی. وتمە گەر هاتم و بزانین ڕێەکەوین هەمومان بەیەکەوە دانیشین و بزانین ژیان چۆنە ڕوات ئەمەوەی کێشەمان نەمێنێ. باشە پێم بڵێ کچەکان پرسیاری ئەوە لێ دەکەن؟ بەڵێ بیری بینینی ناکەن؟ با بێگومان بیری دەکەن. بەخوای من تۆ ئەستەمە لەوژ نەکردووە. من هەز بە تاوانەکەم بەڕێز جۆرج. هەز بە تاوان مافی ئەوەت نییە. من هەز بە تاوانەکەم بۆیە هاتووم بۆی پێ بڵم قەرەبووی هەموو شتێکی باشە و میراتی خۆی وەرگرتووە و تۆ لێت چەندووە و خەرجێ کردووە پارەکەت بە فیرۆداوە هەشڵەکانی شێفرۆشتووە. بەڵێ مندان بە هەموو شتانە بوویت. مندان بە هەمووانەیانێم. تۆ پێی بڵێ بەر لەوەی میراتەکەی من وەرگرن بەر لەوەی کە شتەکان وەرگرین و بیباتون بێ بزانێ ئێمە چۆن ژیانمان بەسەرە بێت. ئەو دەڵێت لە شیرین و تاڵیبێکەوە ئێمە چۆنە ژیان ئەو هەرگیز پێی وتم کە کارێ بکەم منیش لەگەڵ تا بمومن و تبێتم نا.
ئەو لە هەموو بارودۆخێک یارمەتیەوە من بۆ هیچ شتێک نەموتوانە دان بۆ دادەنێت بەڵام قەینا من تەنها مادە هۆشبەرەکان وایە لێ کردووم بەڵام سوپاس بۆ خوا من ئێستا باش بووم هیچ کێشێکم نەماوە کاتێک دەکەوێت کاتێک مرۆڤ کەمێک لی تێبگات و بیبەخشێت من پێم وایە کە مادە هۆشبەرەکان مێشکیان تێکداوە ئەویش بەداخەوە بێگومان مادەی هۆشبەر ماڵ وێران دەکات من زۆرم قسە لەگەڵ کرد پێم وایە مەکە بەدەستخۆینی تێدەگەی چی دەڵێم کە ئالوو دەبوو بەڕێزم من ئێستا کچەکەم بۆ بەبوو وا خەریکە ماراکرێ ئەمەوێ بیر لەوە بکەینەوە کە چۆن ئامادەیکەین چۆن بەڕێکەین ناکە ئەوەی کەیکی واس لەو ڕێگایە بێنە کە پیاڕۆی واس بێنە زۆرم وت گوتت بەڵام ئەو گوێ لە هەموو ئەوانە نەگەر کە من ئەموت کە میراتیەکەم وەرگر بردیویتە تەواو کوڕەکەشمی بر لەگەڵ خۆیان ئیتر هیچ شتێک دەربارەی نازانم بڵێ ئێستا گەڕاوەتەوە ئایا تۆ حەزەکەیکەوە ینی حەزەکەی دووبارە پێشوازی لێ بکەی حەزەکەی پەیوەندیەکەت لەگەڵی بگەڕێنیتەوە یان نا ینی ئەو ئێستا گەڕاوەتەوە پەشیمانەوە بەداخەوەیە و داوای لێبوردن لێ دەکات و لە بەرچای ملیۆنەها خەڵکو هەموو شتێک قەرەبووشی بۆ ژیان بەڵێ هاتوومەتەوە قەرەبووی هەموو ئەو شتانە بکەمەوە کە من لەگەڵ ئەو کردومە ئەوە 4 جار دووبارەی بکاتەوە من جۆم لێم دەڵێت من هاتووم قەرەبووی هەموو ئەو شتانە بۆ بکەمەوە کە من لە دەستم داویت بەزیادەوەش ئیتر چی تۆ بیر لە چیەکەیتەوە باشە بەڕێز جۆرج چی دەبینیت ئەگەڕێمە بۆی کە مردم کەسێک لەگە کچەکانم بێ نا سەلامەتیە مردنی چی ئەمە نامانێت نایترەوە ژیانە بۆ شێوەیە من لەبەر ئەوە گەڕێمەوە لەبەر خاتی کچەکانم ئەمەیە کەسێک لەگەڵیان نەبێ بیان پارێزێ لە دوای مردنی من ئەم جاریان گۆڕابێ هیوادارم کە گەڕایە گۆڕابێ بوو بێ بە کەسێکی کە بۆ ئێمە چاودێری من پشت بە تۆ بەستم خێزانی بەرنامەکە چاودێری دەکەی لەگەڵ چا باشە بەڕێز جۆرج باشە تەواو تۆ ئێستا دەیبەخشیت لەبەر کچەکان و لەبەر کوڕەکەت و لەبەر ئەوەی کە خێزانەکە کۆ دەتوێت کوڕەکە ببینیت دەیبەخشیت ئەمێ بیبینم بەخشەر چاکەکارە بەخشەر چاکەکارە دەی بەدەوی لەکوێ لێرەیە بەدەوی لە لای دایکمە لە لای دایکتە لێرە نییە نەخێر لای دایکمە دەمویست بێتە ستۆدیۆکەوە نا لای دایکمە باش بوەستە زۆر سپاس دەکەم بەڕێز جۆرج سپاس بوەستە سپاس بوەستە بە قسە بکەین لێرە بوەستە لێرە ئێمە تەواو سپاس بۆ خوا ینی هەمومان شایەتین خوای گەورە بینەران و هەموو بێگومان خوای گەورە سپاس بۆ خوا سپاس بۆخوا من لە هەموو شتانە وانەیە فێربم کە لە ڕابردوو کردم خوا ڕێگەت ڕووناک بکاتەوە من بەهۆش خۆم هاتمەوە هۆش خۆم وانەیەکم وەرگر لەوەی کە لەم دنیاە بەسەرمات دەبێ یارمەتی بیت دووبارە تووشی مادە هۆش بەرنەوێتەوە بە پشتیوانی خوا دەبێت تۆش و کچەکانیش یارمەتی دەری نەڵێم خۆی لە ڕووە ئەو یارمەتی زۆری یاوم و پشتگیری کردو ئەی بەدەوی ئێستا تەمەنی چەند ساڵە فریاکەی ببیتەوە بۆ قوتابخانە ئینشاءڵڵا باشە ئەی خەمەوە قوتابخانەی شدەی سپاس بۆ خوا لە ئاماتی خوددا بن سەرکەوتن ئینشاءڵڵا زۆر سپاس بێکەوە ئەوەی کە من تێبینیم کردەوەیە کە لەم بارودۆخەدا خۆشەویستی هەیە لە بنەڕەتدا خۆشەویستی هەیە خۆشەویستی هەیە بەرامبەر بۆ خاتونە ئەویش کاتە ناو ستۆدیۆ لە چاوەکانیدا بینیم کە سەیری بەرنامەکەمان دەکات و دڵی زۆر پڕە و پێویستی بەوەیە ئیتر بگەڕێتەوە ئیتر ئەوە ڕوویدا و خۆشەویستی تەنها خۆشی دەبەخشێت تا چیرۆکێکی تر بە نیازی دیدار و بەخشە چاکەکە